هەیەونێ ئەوە هەیە پێ پەڕنەوە ئەگەوە خراپ بێت عاسێ دەبین یەکجاری دل لە مەحاناتی ئەو خەڵکە ئێمە بکەنەوە ئێستا پردەکە ئەو بردوێتی سەدی جا شەشەم بۆ دروست بووە هەموو هاوینێک خەڵک و خێرخوازان پردێک بۆ پەڕینەوە لە نێوان قەزای پشدەر و بناری چیای ئاسۆس دروست دەکەن لە زستانیش لەگەڵ زیادبوونی ئاو زێ بچووک پردەکە لەگەڵ خۆی ڕادەماڵێت. ئێستا ئێرە ئەوە تێکچووە کۆمەڵی خەڵکێکی کۆمەڵەکەدان مەحروم بوون ئەو بەرەوبەر و داواکارم لەبەر پرسان ینی ئێمەد بە ئەولادی خۆیان بزان بە خاوەنی ئەو وڵاتەمان بزان ئێمەد با بەکومان بزانن جدیا با تۆدێک دل لە مەحاناتی ئەو خەڵکە ئێمە بکەنەوە ئەو پردەکە بایان دوور بکرێت پێم وادێ هەر هەمووی بەتەنا بۆ من دوور دەکرێت داواکارم ئیشاءالله زوو زێبەدێ بکرێت و من لە بەدەلی هەر هەموو خەڵکەکە مەمنون و وەستاوی ئەو کەسەش مار دەکەم کە بەداچوون دەکات و ئەو کاری دەکات. ئەو دێ 24 گوندی لەسەرە گوندی ناو بەڵێ بڵین کێشە بۆ هاوڵاتیان دروست دەبێت بەڕاستی ئێستا جەلێوان نەخۆشێکە شتێکە دەبێت ئەمە بین واپەڕێن بە شەوێ دێین خەڵک ڕۆژانی کەش و هەوا و باران وۆیە بەخوای ئەگەر چۆمی زۆر بێ هەر دێینارێوەڵا بەس چ بکەین بڵێن ئێستا پردەکە ئەو بردوێتی سەدی جا شەشەم بۆ دروست بووە دەبێت بڵێن لە ڕێگا ئەو بەلەمە ئەوارەکەی دەخڕێنە خەڵکەی داواکاریمان زۆر کردووە بڵێن ئەگا حکوومەت جا هاوکاریمان کە بۆ ئارام کۆیان بەڵام بەخوای تا ئێستا بڵێن هاوکاری نەکردوین لەلان خێرخوازان و شتووە هاوکاری کراوین بۆ پردەی بەڵام بەخوای چی باش نییە کەمە وەسعەکە زۆر ناخۆشە ئارە وەڵا 14 گوندی لەسەر ئەو پردەی 14 گوندی لەسەرە ئێساوە 2000 بردوێتی ئەو ساڵ هەیەونێ ئەوە هەیەگە پێ پەڕنەوە ئەگەوە خراپ بێت عاسێ دەبین یەکجاری داواکاری کراوە زۆریش کراوە بەس هیچ وەڵامێک نەبووە. ئەوەی بینیتان و گوێبیستی بوون ئەوە ژیانی دانیشتوانی گوندەکانی بناری ئاسۆسە ڕۆژانە لە ڕێگەی و بەلەمەوە بۆ کڕینی پێداویستی و شتومەک دێ بچن بۆ قەڵازە جان دەجار بە ماتۆڕ یا ئۆتۆمبیل تا سەر زەی بچووک دێن و لێرەوە دەپەڕنەوە.